پێش هەمووشێکی دەبێت زۆر ئاگادار دەستەکانی خۆی پێش لە هەمووی مهمتر بێژە ئاگادار معازەرات مامۆستایبی معازەرەتەکان زۆر مهمە ئەوە لۆک تەڵەبە جێڕانی مامۆستایبی ئەو دەستانەی کە ڕۆژانە لە ماڵێ لە مەکتەبێ دەخوێنێت دەبێت ڕۆژانە لە ماڵەوە دەبێت دووبارە ینی ئەو نستی معازەر نستی مامۆستا ینی چێک بکاتەوە دەستکان بخینە ئەوە یەک ڕۆڵی دایک و باودایک وەردەی بەڕاستی ینی جەوەکی زۆر باش و زۆر ڕێکپێک لۆ تەڵەبەکەی لۆ ئەولادی تەڵەبەی خۆی فراهم بکاتن ئەو تەڵەبە بتوانیتن زۆر بە جوانی دەرسەکانی زەوجی هەیە بتوانین بخینیتن. بەڕاستی ئەو نەزان کۆ جامعی ئەهلی زۆر بووە ینی چەند ساڵێک بەلێستا بە دەرەجەی 61ەوە تۆ ئەتوانی هەندەسەی حاسیبات دایەتی بخوێنی هەتا تو بیسەیدە لەو ئەوەش کراوە بە ئەهلی ئەوە زۆر دواکەوتنێکی بۆ تەلەبە بنیاتناوە. ڕاستی لە کۆمەڵگەی ئێمە قوتابی ینی زۆر فەرامۆشکرایە هەر زیاتر احتیمام بە خوێندنگە ئەهلیەکان دەدرێەوە خوێندنگە ئەوانەی کەوا زیاتر بە پارەن خوێندنگە حکومی و ینی خوێندنە حکومیەکان زیاتر زۆر پەراوێزخراینە.